چەند میوانێکەیە کە ئەمانەیە لەسەر ڕاندە جیاوازەکان و بوارە جیاوازەکان لە پارێزگای هەڵەبجەی ئازیزا گفتوگۆ بکەین لەم بەشە میوانداری دوو بەڕێزمان کردووە ئەویش زۆر بەڕێز حسێن هەڵەبجەی کە بەڕێزیان وەکو کەسوکارێکی قوربانی و هەم وەکو نووسەرێکیش هەروەها لەگەڵ بەڕێز کاگڕێبوار هەڵەبجەی وەکو ئەندامی دەستەی باڵای ڕێکخراوی ڕزگاربووانی چەکی کیمیایی ستا لەگەڵمان ئامادەن. سڵاوتان لێ بێم کاتتان باش سڵاتان لێ بێ بیانیتان باش. سەرەتا بێمە لای بەڕێز کاک حسێن بەڕێستان وەکو نووسەرێک چۆن باز لە هەڵەبجەکەن چۆن باز لە مێژووی پارێزگای هەڵەبجەی ئازیزەکەن. بڵێ سەرەتا سپاسی کەناڵی ئاسمانی کورساتەکەین بۆم دەرفەتە کە بۆتان ڕخساندین. مێژووی هەڵەبجە ئێمە هەر لە 16 سێەوەی 1970 هەتا ئێستا کە بەڕاستی دوایەوەی کە لە ئێران گەڕاینەوە دوای ئاوارەبوونمان هەمیشە بەشدار بووین لە یادەکانی هەڵەبجە بەڕاستی لەگەڵ ئەوەشار لە کۆمەڵێ چالاکی با بڵێن لە ڕۆژنامە گۆڤارەکانە بابەتمان هەبووە لەسەر مێژووی هەڵەبجە لەسەر مەینەتی و کارەساتی کیمیاباران کە بەسەر هەڵەبجە هاتووە بەردەوام بەشداریەکی چالاکانمان لە ناو شاری هەڵەبجا کردووە لە هەموو بۆنەکانە یعنی بڕواناکە من ساڵە دابڕابم 16 سێ لەم شارە نەبووبم یان بەشداریم نەکرد بێ بە ئێستاشەوە کە ئێستا 16 سێیە چۆ بەڕاستی کارەساتێکە بۆ ئێمە 16 سێ وەگەوەی من کە یەکم لە کەسکاری کیمیاباران دایکم و خوشکم هەرە و کاتە کە شەهید بوون تا ئێستش ترمیان نەدۆزراوەتەوە تا ئێستش مەفقودن بە دوایان ئاگەڕین نازانین دە چ گۆڕێکی بە کۆمەڵان یعنی کارەساتەکەەوە سەختە منم شەو بیرمە کردو ئەمە خۆزگای 16 سێ ئەو ڕۆژە نەهاتایە یان هەر نەکرایە چکە هەموو ڕۆژێ بۆ ئێمە سوێ و ناڕەحەتی و گریان و خەفەت و مەینەتیە دوای ئەوەی کە ئێمە لەناو ئەم شارە شاژین کە شارەکە بینین بەڕاستی پشتگوێ خراوە هیچی بۆ نەکراوە ئەمانە هەمووی کارەساتەکەی بۆ ئێمە زیاتر گەورەتر کردوێتەوە لەبەرەوە بەڕاستی بەردەوام ئێمە لە حاڵەتێکی دەرونی بێتاقەتین یانی هەر ئەو قەرەبوانەی کە کراوەتەوە بۆ لە ئاستی گەورەی کارەساتەکانیە چکە بەڕاستی کارەساتەکەی کارەساتێکی گیانیە ئەگەر ئێوە ئاگادار بن ئەو جینۆسایدی کە لە عێراقا کراوە ئێسش بەڵگەیە کە بەدەست ئەمریکا ئەوروپاوە کە جینۆساید بەرامبەر بە کوردستان و عێراق کراوە یەکێ لە بەڵگە حاشا هەڵمەگرەکان کارەساتی کیمیابارانی هەڵەبجەیە کە بەڕاستی بە دەنگ و ڕەنگەوە ئەمە کۆماری ئیسلامی و کاتە کە هەموو کەناڵەکان هاتوون لە هەڵەبجە ئەمەیان گواستێتەوە گەورەترین کارەسات کە لە عێراقا ڕووی یابێ جینۆساید بەرامبەر بە کۆمەڵ کوژی بەرامبەر بە مرۆڤەکان کرابێ هەڵەبجە گەورەترین کارەساتە شەو کاتە کە ئەنفال کرا ئەنفال بەڕاستی لە ناو کەناڵەکانە ئەوەی بۆ نەکرا چکە هەمووی یا ئەو کاتە بە شێوازێکرا شتێکی بۆ نەکرا بەس هەڵەبجە بەڕاستی دەنگەوەیەکی گەورە بوو دوای هەڵەبجە جەنگی عێراق ئێرانی هێژدانە ساڵ کۆتایی پێهات دوای ئەوە لە ساڵی 1990 دوا ئەوە بوو ئازادی کوردستان ڕوویە ئەم هەموو کارەساتانە دوای ڕووداوی هەڵەبجە بوو ڕووداوی هەڵەبجە یانی بەشایەتی هەموو بەرپرسانی کوردستان گەورەترین کارەسات بووە کە کوردی بە هەموو جیهاندا ئێمە زیاتر قساکەین لەسەر مێژوو لەسەر ئەو کتێبانی بەڕێز ئەچمە لای کاگڕێبوار کاگڕێبوار سڵاو لێبێ بەیانی باش تۆش وەکو کەسوکاری قوربانیان و ئێستاش ئەندامێکی لە ڕێکخراوێکە تا چەند هەوڵتان ناوە بە تایبەتی ئەو کەسانەی کە کاریگەری بردومانەکەیان لەسەرماوە یاخۆ بریندارانە بە گشتی باس بکەین ئێوە لەم چەند ساڵەیە کارتان بۆ کردبێتن کۆمەڵی ئاسانکاریتان بۆ کردبێتن بە گشتی کار و چالاکی ڕێکخراوەکەی ئێوە خۆی لە چیا بینێتەوە ئێمە وەکو ڕێکخراوی ڕزگاربووانی چێکی کیمیایی زۆر دەستخۆشی لە کەناڵی ئاسمانی کورسا دەکەین کە هەموو ساڵک لە یادەکانە بەڕاستی بە بەشداریکردنی بنەماڵی شەیدان و هەڵەبجەیەکان دەرد و ئازارەکانمان لەم کەناڵەوە ئەگەێنرێت بە هەموو جیان لەم ڕۆژەدا ئەڵێن سەر ڕێز و نەوازشدا ئەنوێنین بۆ شەیدانی کیمیابارانی هەڵەبجە و هەموو شەیدانی کوردستان ڕۆحی مامی گەورەشمان بەڕێزمان جەلال شاد بێت بەڕاستی ئێمە لەو کاتی بەڕێزمان جەلال کۆچی دوایی کردووە بۆشایەکی گەورە لە یادەکانمانە دروست بووە چونکە بۆیە من لێرە سەرەتا ئاماژەی پێم لەبەروی هەموو کاتێک بەڕێزمان جەلال لە 16 سێ بە هەموو هەرسێ سەرۆکایەتیەکەی عێراقی فیدرال بە هەموو سەفیرەکان کە لە عێراقان بە قۆنسوڵەکانی هەولێر سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی پەرلەمان بەڕاستی هەمویان ئامادە ئەکران چونکە بەڕێزمان جەلال ئاگادارێکن کە بەشداری بکەن لەم تاوانەی کە بەرامبەر بە چونکە بەڕێزمان جەلال وتی
تاوانی هەڵەبجا لە هی هەڵبجەیەکان و لە هی کوردیش دەرچوو بوو بەی مرۆڤایەتی حقیقت بەڕاستی وابوون ئێستا سەرکەن لە هەموو دنیاوە یارمەتی دەرمانم بۆ هەڵەبجە جایمە وەکو ڕێکخراوی ڕزگاربوانی چەکی چیمیایی لە 2014 دامەزراوین بەڕاستی کارمان کردووە لەسەرەوەی کە یارمەتی دەرێکی باشی برینداران بین بۆ ژێمە چەنە کەمپینمان کردووە کەمپینێکمان کرد لە سلێمانی تقریبن کۆمەکمان کۆ کردەوە مادیەن بۆ 300 تقریبن 9 بریندار لێرە لیژنەیەکمان دروست کرد تا پیاوی ئاینی قایم قام ئەوانە بەشداریان تیا کرد هەمووی ئەو پارەی کە چەندێک بوو دابشمان کرد بەسەر بریندارەکانە دوای ئەوە دادەهێرەوە دەستی خۆش بێت تقریبن دەفتەرونیەک $15,000 لە ڕێگەی خات و مابات هەڵەبجەییەوە ماباتی خاڵە شەحەمەمین یاوی پێی ئێمە هاتین لیژنەمان دروست کرد لە ڕێکخراوەکەمانە بە سەرۆکایەتی کە ڕێکخراوەکەم کە کاک بەختیار هەڵبجەیە بەختیاری علی حەمەدیانە ناسراوە بەداخەوە لەبەروی باری تەندروستی تەواو نەبوو ئیمڕۆ ئامادە نەبوو ئەبووە هیچ بەشداری بکە و کتەروکی ڕێکخراوەکە هاتوین لە هەڵبجە ئەوانەشی کە لە سلێمانی بوون هەموو ماڵەکان گەڕاوین چونێتە ماڵەوە ئەوەی کە دابشمان کردەوە سە بریندارەکانە دابشمان کرد دەستی دادەێرۆش خۆش بێت دوای ئەوەش بەڕاستی ئێمە هەستاوین کەمپینێکمان کرد لەم ماوەیە کەمپینێکمان کرد بۆ ئەوانەی کە لە شاری هەولێ لە لافاوەکەیە زەرروزیانێکی زۆریان لێکەوت ئێمەش وەکو وەفایەک بۆ هەولێرە خۆشەویستەکان کە ئەوانەی لە کاتی ئەفراتەکەی سەدام لە ساڵی 1970 کە گەڕاونەتەوە چوونەتە هەولێر لە بەرخشتر و چەند شوێنێک دایان ناون لە وەزێتێکی زۆر خراپا بوون هەرچەند ڕژێمی سەدام و تێتی نابێت بەی شوەیەک نزیک هەڵبجەیەکان بکەنەوە بەدوان گویانیاوە ئەو بڵێن ئەوەی کە دایناوە بۆ هەولێرەکان سزا بدرێن گویان ناوەتەوە یارمەتی دەری ئێمە بوون اینجا دوایەوە ڕێکخراوەکەمان بە هەموو شێوێک هەوڵیاوە کە لە بواری بژانەوەی لە ڕووی هوەریەوە یارمەتی دەرێکی باش بووە بۆ هەڵەبجە لەگەڵ ئەوەشا ئێمە فێرگەی موزیکی شنوێ دامەزراوە بەڕاستی ئێمە خۆمانەزانین کە هەڵەبجە شەید بوو کولتورەکەشمان لەگەڵیا شەید بوو بەڕاستی بە هەموو هوەرەکانیانەوە دوای ئەوە بەداخەوە دوای ڕاپەڕێنیش ئەم منتیقەیە بە شێوەیەکی کە کەوتەوە ژێر دەسەڵاتی ئیسلامیە توندڕەوەکان جوند و ئەنفار و ئەمانە بەڕاستی هەڵەبجە دووبارە وەکو بڵێ تاوانێککە کرا بەرامبەرمان لەبەرەوەی ئەو ڕێکخراوانی کە دوای ڕاپەڕین ڕویان لە هەڵەبجە کرد وای لێ هات لە عربەت بۆ سەرەوە ڕویان نەکردە هەڵەبجە بەڵام ئەم فێرگەی موزیکی شنووریە بەڕاستی توانیێتەوە چەند ساڵە دامەزراوە ئێمە ژۆکو ڕێکخراوەکەمان کە من دەستەی باڵام لەسەرتاوە تا ئێستا یارمەتی دەریانین کاک بەختیار بە هەموو شێوەیە یارمەتی دەرە کاک سازانە لە ڕێکخراوەکەیان توانیمانە مناڵان توانیمانە بەڕاستی مناڵەکان کۆمەڵێک مناڵ ئێستاکیە پێگەێنراون یعنی بتوانین توانیوێتی فێرگی موزیکی شنووریە ڕوویەکی جوان باتەوە بەم شارە لە ڕووی مۆزیک و گۆرانیەوە جوڵەیەکی باشی قستۆ قەریکە بناغەیەک دروست دەکاتەوە بە هیوای کاری باشتر بە هیوای هەوڵی باشتر ئەو بابەتانی کە تۆ باسی لێوە کرد با بگەڕێمە لای کاک حسێن کاک حسێن بێگومان ئەزانین لە مێژووی گەلی کووردا کۆژان و مەینەتی زۆرمان بەسەر هاتووە بەڕای تۆ بۆ دۆکۆمنتکردن و بە ئەرشیفکردنی ئەم کۆژان و مەینەتیانە چەندە گرنگە بۆنەوەی ئێستا کە ئاگادار بن تۆکون و سەرێک چەندە گرنگە ئەو ڕووداوانەی کە بەسەر گەلی کووردا هاتووە بە تایبەتریش ئەمڕۆ باز لە جینۆسایدکردن و بردومانکردنی کیمابارانی شاری هەڵەبجەی ئازیز بکەین ئەمانە چەند بە گرنگە زانی بەڕێزت ئەم کارانەی کە جەنابە باسیەکەی کاری تاکە کەسی نییە ئەبێت لە هەڵەبجە دەستگایەکی بۆ تەرخان بکرێ ئەبێ بنکەیەکی با بڵێن سنتەرێکی بۆ تایبەت بکرێت یانی بەداخەوە لە هەڵەبجە تا ئێسر لە ئاستی پێویستە کارەساتی کیمیابارانی هەڵەبجە ڕاستە لە مۆنەمێتەکە کۆمەڵێشت هەیە بەس لە ئاستی پێویستانیە ینی نەگەشتێتەوە ئاستەی بەڕاستی تۆ دڵت خۆش بێ بڵێ هەموو شتەکانی ئەم شارە بۆ نمونە ئەم شارە مێژووی ئەم شارە با بڵێن هەموو شوێنەکانیەوە با بڵێن بەگەڕەکەکانیەوە خەریکە کوێرە بێتەوە ینی هەڵەبجە هیچ گرنگێکی پێنەدراوە تا ئێستا 4 ماڵ دەستنیشان نەکراوە ئەم ماڵانە بڵێن وەکو
وەکو کاتی پێش کیمیایەکە ئێمە ئەم ماڵانە ئەهێڵینەوە کە بەڕاستی ئەمە کارەساتبارن. یعنی بۆ نمونە هەر ماڵی عمەری خاوەر سیرەکەی ئەو ماڵە کە کراوەتەوە بە دیزایینێکی نوێ کراوەتەوە، بۆیە کە بە دیزایینێکی کاتی خۆی بکرایەتەوە. کاتێک تۆ چتە بەردەمە ماڵە هەستە بکرێت هەست بکەیت کە ئەمە ماڵی عمەری خاوەرە لەو کاتا شەهید بووە، ینی حاڵەتێکە بۆ دروستە بێ چکە بەڕاستی ئەو وێنانە بوون بە وێنەی جیهانی. دەمە لە وڵاتەکانە ئابێنین پولیان لەسەر دروستەکرد، یانی لەسەر پول وێنەی عمەری خاوەر دروستەکرا. یانی مێژوەکە زۆر لەوە گەورەتر بەڕاستی تەسەووری بکەیت. بەس لەو ئاستا تا ئێستا لە هەڵەبجا سنتەرێک یان شوێنێکی تایبەت یان دەستگایەکی تایبەت تا ئێستا نەکراوە کە ئەوە بەڕاستی کاری حکوومەتە. من لەو قەناعەتام ئەگەر ڕێکخراویش هەوڵەکە کەسیەکان لە چ ئاستێکا بینی بەڕێزت؟ هەوڵەکان هەن. من وەک ئەندامی دەستەی بەڵای ڕێکخراوی دۆستانی هەڵەبجە کە ڕێکخراوێکی با بڵێن ناحیزبیە لە هەموو چین و توێژەکان ئەندامی تێدایە، ئێمە هەڵمان ناوە کە مێژووی ئەم شارە سەر لە نوێ بتوانین کاری لەسەر بکەین، زیینوی بکەینەوە. چالاکیمان ساڵانە چالاکیمان هەیە بەوەی کە ئەو شتانی کە گرنگن بۆ مێژووی هەڵەبجە ئێمە قسەمان لەسەر کردووە. بەس بەڕاستی کارە ساتەکە ئەمەنە گەورەیە و پێویستی بە دامی حکومی هەیە، بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی کە بەداخەوە تا ئێستا لە ئاستی پێویستە ئەو شتە بۆ هەڵەبجە نەکرا. زۆر باشە، دەستان خۆش بێ. ئێمە ئێستا لااناوەکو ئاماژەشمان پێە. ئێستا هاوکارم ئاریمان لەگەڵایە لە مەزاری شەیدانەوە کە ئەویش ڕاستەخۆ کۆمەڵێک زانیاریمانەیەتە لەسەر ئەو چالاکیانە و ئەو خەڵکانەشی کە لێ کۆبوونەتەوە. ئاری ئەگەر گوێبیستی منی سڵاو لێ بێ و بەیانی باش. بێگومان لە هەر بەشێکە خو لە هەر ناوچەیەکی هەڵەبجە ئەمڕۆ خەڵکانێکی زۆر سەردانی ئەکەن و بتوانن زیاتر یادەکە بە بەرزی ڕابگرن و ئێمەش زیاتر لەگەڵ میوانەکانمانە لە بوارە جیاوازەکانە گفتوگۆ ئەەکەین. ئەجا تا هاوکارم ئاری ئامادا بێ منەچمە لای کاکڕێبوار لەگەڵەوەی کە ئاماژۆ بۆ کارانەیە کە کردوتانەوەکو ڕێکخراوەکەی خۆتان لەمە بەدواوە چۆن کار لەگەڵ گەنجان بکرێت کە باسی گروپێکی کرد، کار لەگەڵ گەنجام کرێت لە بوارەکانی تری ناو شاری هەڵەبجەیە کار بکەن و توانن هەوڵبان پێشکەوتنی بەم شارە دیار بێت. وڵی بۆ ئەوە تقریبان لەم هەفتەی ڕابردووە سەردانی مامۆسا ئازادمان کرد بڵێن لە هەموو بوارە جیاوازەکانی هونەرە بۆ گەنجان بە کچان و بە کوڕان و بتوانین کاریان لەگەڵا بکەین، شوێنێکیان بۆ دروست بکەین. بەڕاستی ڕێکخراوێک من لەگەڵ نافەخان هەڵەبجەیی لەگەڵ بەهارخان لەگەڵ کاکە حەمی حاجی حەمە شەریف سەردانی مامۆستا ئازاد بەڕێز پارێزگاری هەڵەبجەمان کرد. ئەو زۆر پژیرێکی زۆر باشی کرد، وتمان کۆمەڵێک گەنجی زۆر باشمانەیە لە بوارەکانی مۆسیقا و شانۆ و ئەوانەیە بتوانین کویان بکەنەوەتی خانوویەک بگرن، من یارمەتی دەدەن خانۆکەتان بۆ ئەگرم تەسیسیشتان بۆ ئەەکەم، ئێوە بتوانین گەنجەکانی هەڵەبجە کۆبکەنەوە لە بوارە جیاوازەکانی هونەرە. ئەوە مای دڵخۆشی بوو. من حەزیشەکەم بەڕاستی ناوی ئەو کەسانش بن کە لە ڕێگەی ڕێکخراوەکەمانەوە یارمەتیی باشیانیاوین. دکتۆر خەسرە و جاف مۆنۆمنتێک لە سەرەتای مۆنۆمنتەکە چیتە ژوورەوە بۆی دروستکردین لە شێوەی ساڕوخەکان بۆ بەڕەمزی ناپاڕم بارانکردنی ساڵی 1970 چونکە هەڵەبجە بەڕاستی لە بەروەی دانیشتوانەکەی هەڵەبجەیەکان قەت زوڵمەکانی ڕژەمەیەک لە دوایەکانی عێراقیان قبول نەکردووە هەموو کاتێک لە بەرنگارە بوونەوە بۆیان لەگەڵ لە ساڵی 63 سیرەکەی کە زەعیمستی قاتۆتە هەڵەبجە ناو بازاری شاری هەڵەبجەی سووتاندووە لەم ئەشکەوڵە لە شنریوە بەرنگار بوونەوە دروست بووە. چەندەها شەیدمان یاوە بەڕاستی چەندەها شەیدمان هەیە وەکو مەلاعابی دووبراکەی بەڕاستی ئەوایە پەیکەرێکی بۆ دروستکرایە لەو کاتە کە شەیدێکە لە بەردەکی سەرا لە هەڵەبجەیە براکەیەت ئەو کاتۆ ئازانم مهندیسە بێت دێتە سەر براکەی ئەڵێن بەس بڵێ برام نییە ناتکوژین، ئەڵێ من چۆن ڕەدی ئەوە ئەەکەمەوە ئەویش بەسەر ئەوە شەهید دەکەن کاک مەلاعابیدی هەڵەبجەی. جا دکتۆر خەسرە و هەساوە ئەم بە ڕەمزی شەیدانی 1970 کە هەڵەبجە ناپەڕان بارنکە لەلایەن ڕژەمی باسی سەردانیەوە ئەو ماندووبوونێکی زۆری کردووە، ئەو مۆنۆمنتی دروست کردووە لەوێ. اینجا کاک عەباس هەڵەبجەیی هەیە بەڕاستی لە ڕێگەی ئەوە ئێمە هەساوین دیواربەندیەکمان دروست کردووە لە دەوری ئەو
مۆنۆمیرەی کە دکتۆر دەستخۆشی بۆ قەچۆجان ئەو دروستی کەسانی کردووە کە توانی بێتیان خزمەتی پارێزگای هەڵەبجە شاری هەڵەبجەی هەر ئازیز کارێک بکەن بێت دەستخۆشی بۆی ئازیزیش